بابلغو بيدن أي باش والله بابلغو بيدن جواب بقدر ملا لو سريدي ملا لو سريدي بو أوي لو سريديتو مثلا إما بوي عرضك بدين بجنابت بيوسا كاتشي بكين مثلا كومالي عرض دابش كرا بدوتشين تاسا نانا زورنيا دووچینە ئەو دووچینە پێشتر ئەرزیان بۆ ئیفراز کرابوو ئێمەوە ئەزانین بەگۆترەیە طبعاً خەڵک لە سادەیی خۆی وازانێت بۆ ئەوەی لەو سەریدەیتەوە مەسەلەن ئێمە بۆی عەرزێک بدەین بە جەنابەت پێویستە کاچی بکەین مەسەلەن پێویستەکەم ئیش کاری محافظە باشە بۆستە بە ئێستا خەڵک دوێنێ پێرێ و مەزارەکرا لە حیبەدر وەچی کابرا لە جنوب بێ لە بەرامبەر مەتار وەریگرم برادەری خۆمە عەردی وەرگرتووە بەرامبەر مەتار وەریگرتووە تازە وەریگرتووە بە بەڵگەوە پێدەن ئەی باشە ئەمە والله بە بەڵگەوە پێدەن جواب بگرە مەلا جواب بگرە فرۆشتی شێتی نانا من وەڵامەکەم تەواو نەکرد ئێمە بۆ دابینکردنی پارچەیەکی زەوی پێویستمان بە ئیفرازی عەرزە ئەم عەرزە لە کەرکووک زۆر زەحمەت ئیفرازەکرێ زۆر زەحمەت ئیفرازەکرێ زانی بۆ دەست بۆ هەر پارچە زەویە کە بەی وەزارەتێک لێت قوتە بێتە وڵی منە